لە ماوەی سێ هەفتەی ڕابردوودا دامەزراوەی میدیایی نالیا و کەناڵەکانی NRT ڕوماڵ و سپۆنسەری میدیایی چەند فێستیڤاڵ و ڕێوڕەسمێکی گەورە و جیاوازیان کردووە کە خواست و بوارەکانی هەموو توێژەکانی کۆمەڵگای تێدا ڕەچاوکراوە. ڕۆژی 24 و 25 شوبات کەناڵی NRT دوو سپۆنسەری میدیایی فێستیڤاڵی نێودەوڵەتی خاڵی کرد کە ژمارەیەک قورئان خوێنی کوردستان و نێودەوڵەتی تێیدا بەشدار بوون و یەکێک لە بەشداربووان شێخ یاسەر کوڕی شێخ عەبدولباسط عەبدوسەمەد قورئان خوێنی ناسراوی جیهانی بوو. کەناڵی NRT 2 تەواوی فێستیڤاڵەکەی گواستەوە و کەناڵی NRT HD و NRT عەرەبی و دیجیتال میدیای NRT هەواڵ و ڕووماڵی تایبەتی فێستیڤاڵەکەیان کرد. هەر ڕۆژێک دوای ئەو فێستیڤاڵە کەناڵەکانی NRT و دیجیتال میدیای NRT ڕووماڵێکی 16 کاتژمێریان ئەنجامدا بۆ ڕێوڕەسمی خەڵاتەکانی ئۆسکار کە ئەو مەراسیمە گەورەترین فێستیڤاڵی نێودەوڵەتی خەڵاتکردن و هەڵسەنگاندنی فیلمەکانی هۆلیوود و فیلمە نێودەوڵەتیەکانە و هەروەها پێگەیەکی تایبەتی هەیە لە هونەری سینەمادا. لە ڕۆژانی 8 و 9 ئەم مانگەشدا دامەزراوەی میدیایی نالیا سپۆنسەری میدیایی دیداری سلێمانی کرد لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی. لە دیدارەکەدا چەندین بەرپرس و کەسانی ئەکادیمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و جیهان بەشداریان کرد. کاتەوەری زۆرێک لە پانێڵەکان لەبارەی پاشجەنگی داعش و چاکسازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بوو. کەناڵی NRT لەگەڵ چەند میدیایەکی نێودەوڵەتیدا کاری هاوبەش دەکات، لەوانەش کەناڵی دۆیچە ڤێلەی ئەڵمانی و دەنگی ئەمریکا. ڕۆژی 14 ئازار کەناڵی دۆیچە ڤێلەی ئەڵمانی باوبەشی لەگەڵ کەناڵەکانی NRT HD و NRT عەرەبیە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی شەباب تۆکیان بەرهەمهێنا لە کامپی ئاشتی لە عەربەت. ئامانجی ئەو بەرنامەیە گواستنەوە و گەیاندنی دۆخی ئاوارەکانی عێراق و هەرێم بوو بە ڕای گشتی جیهانی بامەبەستی وەرگرتنی پشتیوانی زیاتری دارایی و دیبلۆماتی. هاوکات لە 29مین ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا کەناڵەکانی NRT ڕووماڵێکی تایبەتیان سەبارەت بەو ڕێوڕەسمە ئەنجامدا و کەناڵی NRT دۆکمنتاریەکی تایبەت لەبارەی قوربانیانی ئەو کیمیابارانە بڵاو دەکاتەوە بە ناونیشانی من نەگریام. ئەو ڕووماڵ و سپۆنسەرە میدیانی دامەزراوەی میدیایی نالیا لە ماوەی سێ هەفتەی ڕابردوودا ئەنجامی داوە سەرجەم بوارەکانی سیاسی، هونەری، ئاینی، نیشتیمانی، گەنجان و نێودەوڵەتی لەخۆگرتووە. سەرەڕای ئەو ڕووماڵ و سپۆنسەرە میدیایانە کەناڵی NRT لەسەر بنەمای دروشمەکانی بەڕازگۆیی و هاوسەنگی و بوێری بە دوواداچوون و لێکۆڵینەوەی کردووە بۆ کەیسە هەستیارە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان لە هەرێمی کوردستاندا.